بناوی خدای بەخشندەی مهرەبان ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ ذاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر جانی پاچی پێشەوامان نوری سا و تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و لەسەر یاوی ئاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام علیکم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم ئازیزانم، ئێمە لە دەرسی ڕابردوو باسی ئەوەمان کرد بۆ ئەوەی ئەم سەیر و سلوکە دەست پێ بکەین، بۆی هەستینەوە بەرە و کاروانی ساڵحان بڕۆین و بڕۆین بۆ دەرەزەی نێزیک بوونەوە لە خوای متعال و دەرەزەی مشاهدە و ئیحسان. پێویستمان بەوە بوو کەوا تۆبەیەکی نەسوح بکەین، بەم تۆبەیە نەسوحە هەتی کۆت و زنجیری گوناحە لە دەست و قاچ و دڵ و مێشکی خۆمان بکەینەوە و ئینجا بەڕێکەوین بۆ لای ڕەب العالەمین. بەڵام خۆشەویستانم، ئەم ڕێیە بەبێ علم نابێ، ئەم ڕێیە بەبێ شارەزایی نابێ. ئەوە کەسانەی کە ئەم ڕێیەیان ڕۆیشتینە بەبێ علم، بەڕاستی سەریان لە خوڕافات و لە زەعبەڵات و لە شتی بێسەر و بەر دەرچووە. لابودە دەبێت و بەڕاستی بە علم و زانستیەوە بە چاوڕۆشینیەوە ئەم ڕێیە ببڕیت. بۆیە ناکرێت تۆ ئەم مەسئلەی بەبێ علم و بەبێ زانستی بەڕێکەویت، و خاستەن کە ئەم علمە زۆر زۆر زوڵمی لێکراوە کاتێک کە مەسئلەی تەزکیە و تەسەوف و سەیری سلوک باز دەکەی. سبحان الله، کۆمەڵێک لە شەتەحات و لە زەعبەڵات و لە شتی بێسەر و بەر دێتە ناوی. هەموو سەبەبەکەی ئەوەیە کە بەڕاستی ئێمە خۆمان نەڕازاندیتەوە بە علم و بە زانست. بۆیە هەر بەخۆی ئەسڵی تەسەوف و ئەسڵی سەیری سلوک چیە؟ تەخلیەیە و تەحدیەیە. ئەگەر لە جوانی دەگەڕێی، جوانترین شت علمە بەڕاستی. ئەوەی کە ئینسان دەڕازێنتەوە، ئەوەی کە ئینسان جوان دەکات، ئەوەی کە ئینسان بەرز دەکاتەوە علمە. يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. کەواتە ئەو کەسانی کەوە علمیان هەیە بەڕاستی دەرەجەیان لە ئیمانداری تری طبیعی زۆر زۆر بەرزترە. کەواتە ئەمە لەو سەیر و سلوکەدا، لەو ڕۆیشتەدا پێویستمان بە چیە؟ بە چاوساغێکی دروست هەیە. یەکەمی شت، بابای سالێک دەبێ لە چار شت زۆر زۆر جوان شارەزا بێ. یەکەمینیان لە تەسەووری ئیسلامی، دووەمینیان لە عەقیدەی ئیسلامی، سێمینیان لە فقهی ئیسلامی، چوارەمینیان لە ئەخلاقی ئیسلامی. ئەمە زۆر زۆر گرنگە. ئەنی بەڕاستی بەم چوار علمە، بەم چوار زانستە بەڕاستی ئەتوو زۆر بە چاوڕۆشنی، زۆر بە معلوماتەوە ئەتوو ئەو ڕێ بە سەلامەتی دەبڕی و هەروەها سەریش دەردێنی لەو پەڕی گەورەی و لەو پەڕی پاچی و لەو پەڕی بەندایەتی لە بۆ خوای گەورە و وەگەیشتن بە دەرەجەی ئیحسان و بە مەقامی مشاهدە ئینشاء الله. کەواتە یەکەمی شت دەبێت و بەڕاستی شارەزایی لە تەسەووری ئیسلامی هەبێ. چکۆ ناکرێ بابای سالێک نەزانی تەسەووری بەرامبەر ئەم کەونە چییە، نەزانی تەسەووری بەرامبەر ژیان چییە، نەزانی تەسەووری بەرامبەر ئینسانەکان چییە. تۆ دەبێت تەسەووڕێکی قورئانیانە، تەسەووڕێکی محەممەدیانت هەبی صلى الله عليه وسلم لە مێشک و لە دڵدا. ئینجا دەتوانی مامەڵەی دروست لەگەر ژیان و لەگەر کەون و کائینات و لەگەر ئینسانەکان بکەیت. تۆ ئەگەر تەسەووڕێکی تەواو نەبی، چۆن مامەڵە لەگەر ژیان دەکەیت؟ چۆن مامەڵە لەگەر حەیات و کەون و ئینسان دەکەیت؟ چۆن؟ کەواتە ناکرێ بابای سالێک جاهیل بێ، ناکرێ بابای سالێک بەڕاستی نەزان بێ. ئەبێ علم و معرفەتێکی جوانی هەبی لە بابەت تەسەووری ئیسلامیدا. جا بە کورتیە من ئەو تەسەووری ئیسلامیتان لە بۆ باز دەکەم، پاشان بە خۆتان دەبێ بەڕاستی مطالعەی بکەن لەو بابەتانەدا. تەسەووری ئینسانی سالک، ئینسانی ئەوەی کە دەوێ علمی تەزکیە لە خۆ بینتە جێو و سەیر و سلوک دەست پێ بکاتن. تەسەووری بەرامبەر ژیان ئەوەی کە ژیانی ئێمە قۆناغی دووەمە لە قۆناغی
ژیانماندا ئێمەی مسلمانان چوار قۆناغ ژیانماندەیە قۆناغی یەکەم لە ناو زگی داکمان قۆناغی دووەم ئێستای کە دێژین لە ژیاندا قۆناغی سێم قۆناغی بەرزەخیە کە ناو قەبر دەکە قۆناغی چارەممان قۆناغی ڕۆژی دوایی و قیامەت و هەتایی ئینشاءڵڵا هەمومان دەچینە بەهەشتا ئەو وەختی لە قۆناغی کۆتایی یان ئەوەتە بەهەشتی یان ئەوەتە جەهەنەمی خی گەورە بمان پارێزی کەواتە ئەتۆ ئێستا مەرحەلەی دووەمی لە ژیان لەو مەرحەلەیەدا ئەو مەرحەلەی کەدا دەژی لە دنیاەدا ئەوە مەرحەلەی ئیمتیحانە ئیبتیلایە ئێرە جێی دار و جەزا نییە دنیا جێی دار و جەزا و جاری عقاب نییە بەڵکو قیامەت جێی جەزا و قیامەتە مالکی یەوم الدین ئەو خودایی خاوەنی جەزا و پاداش و عقابە لە ڕۆژی قیامەتدا کەواتە ئەتۆ لەو دنیاەدا لە ئیمتیحاندای ئازیزی من لە ئیمتیحاندای چ دەوڵەمەند بی چ فەقیر بی ئەتوو لە ئیمتیحاندای چ هەژا چ نەخۆش بی چ ساغ بی لە ئیمتیحاندای چ بەرز بی چ نوی بی لە ئیمتیحاندای چ زاهید بی و چ عالم بی لە ئیمتیحاندای وەنەبلوکم بالخەیری وەشەڕ فتنە خوای گەورە دەفەرمێ ئێوە ئیمتیحان دەکەین هەم بە خەیر هەم بە شەڕ هەم بە خۆشی هەم بە ناخۆشی کەواتە تەسەوری بابای سالک بەرامبەر ئەو دنیاە ئەو دنیای خواداینە ناوە بیکاتە داری جەزا بیکاتە داری پاداشت شوێنی پاداشدانەوەی ساڵحەکان نەخێر قیامەت و بەهەشت شوێنی پاداشی مسلمانەکانت هەموو دنیا لای خوای گەورە قیمەتی یەک باڵە بێشی نییە تاکە بیکاتە خەڵات و پێشکەشی عەبدێک لە عەبدەکانی خۆی بکە و ئەم دنیای جێ ئەوە نییە هەر کەسە گوناحی کرد خوا ڕووی ڕشکە هەر کەسە گوناحی کرد خوا ئینتیقامی لێ بکات و ئەی قیامەت بۆ چێ هەیە ئەدی قیامەت بۆ چێ مادەم کەواتە زۆر کەس تەسەوری زۆر غەڵەتە لەو دنیای وە دەزانێت ئەم دنیاە ئەوەیە کە کەسێک گوناحی کرد لێ بخوا ئینتیقامی لێ بکات کۆ ئێستا تو دەبینی ئەهلی غەزە لە گەورەترین ئیبتیلادان لە گەورەترین ئیبتیلادا دێخوای گەورە ئەگەر هیچیشیان بوو نەکە ئەوانە ئیمتیحانن لە ئیمتیحانەکەی خۆیان نازیح بوون تەواو ئەتوو چاوەڕوانی مەکە لە دنیای هیچ شتێک ببێ تەنها دەبێ ئەتوو بزانی تۆ لە ئیمتیحاندای تۆ لە ئیمتیحاندای چ لە خۆشی دابی چ لە ناخۆشی دابی لە ئیمتیحاندای بەڵام داخی گرانم هەرچی لە ئیمتیحانی خۆشی هەیە ساقی دەبی هەرچی لە ئیمتیحانی ناخۆشی هەیە زۆربیان ناجح دەبن ئەنی بالعکسە خەڵک ئەگە دەورەمەند دەبی زیاتر لە خوای نێزیک ببتەوە نییە زیاتر هەژار و فەقیران یارمەتی بدا ئیمە بالعکسە کە دەوڵەمەند بوو نوێژی جەماعەت تەرک دەکات دوای نوێژی جومعەت تەرک دەکات دوای هێدی دەست بە ڕیبا دەکات دوای هێدی دەست بە حرام و تەرام دەکات هەرجێ ناداتە میهم ئەو عەقدە دەکات ملیۆنە قازانج دەجا ئەوە حرامە ئەوە ڕیبایە ئەوە بێسەر و بەرە میهم نییە میهم قازانج بکە بزانم ماڵی دنیا چۆن لایدا و تووشی لەو ئیمتیحانی ساقتی کرد کارا جسمی ساقە هیچ عیبی نییە یەک حەبی سەرێشانیش ناخوا سبحان الله ئەو جسمەی وەناکە لە خۆی قیامەتی پێ بکڕی فردەوسە لە عەلای پێ بکڕی هەر خەریکی گوناح و تەمبەڵی و تەوەزەلیە حتا ئەو جسمە دەڕزێتەوە لە پیری ئەو جە بە خەبەر دێتن یان کابرا دەبینی ساحب شەهادەیان مەکانەتێکی کۆمەڵایەتی هەیە دەسەڵاتێکی هەیە ئەم دەسەڵات و مەکانەتە کۆمەڵایەتیە لەوە سرم ناکە خزمەتی خەڵکی پێ بکە لە غروری و لە تەکەبر و لە فیز و نازی خۆی سەرفی دەکە بۆی ساقی دەبی بەولاوە ئەوانەی کە نەخۆشن ئەوانەی کە دەردەدارن ئەوانەی کە قەردارن ئەوانەی کە ئاوارە و دەربەدەرن ئەوانەی کە سزدن ئەوانەی کە ناڕەحەتن هەموو ئەوانەی کە بە ناخۆشی ئیمتیحان کران سبحان الله زۆربەیان نازح دەبن لۆی عەبدوڕەحمانی کوڕ عەبدوڕەحمانی کوڕی عەبدوڕەحمانی بن عەوف ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئەفەرمێ خوای گەورە ئێمە ئیمتیحان کرد بە ناخۆشی هەمومان نازح بوون بەڵام بەخۆشی ئیمتیحانی کردی زۆر بەمان ساقید سبحان الله بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی من لێتان ناترسێم لە ناڕەحەتی و لە فەقیری لەوە لێتان دەترسێم خوا دەرکەی خێر و خۆشیتان لێ بکاتەوە ساقید بن منافەسە بکەن باشان لەو منافەسەدا تووشی گوناح و بێسەر و بەری ببن سبحان الله دەیکەواتە ئازیزانم ئێمە تەسەوری بابای سالک بەرامبەر ئەو دنیای بەو شێوەیە ئەو جارە تەسەوری ئێمە بەرامبەر ئەم کەونە دەزانێت ئەو کەونەمان هەر هەموو خۆش دەوێت دەزانی لۆلو خۆشمان دەوێت دەبرە ئەو کەونە خوا دروستی کردێ مسەخەری کردێ لە بۆ من تاکو ئەمن عیبادەتی ئەو خوای عەزیمەی کە ئەو کەونەی مسەخەر کردێ ئەمن عیبادەتی بکەم سبحان الله وسخر لكم ما في السماوات وما في الأرض أو العارض وآسمان أخوال أبو إيوه مسخر كده أو روجة ديتوها چەند ملیۆن جار لە عارد گەورەترە
ئەوزە ئەو ڕۆژە هیچ کاتێک نەیگوتە خوایە یا رب العالمین بەس یەک ڕۆژ ئیجازەم دەبا ئیسحاد بکەم مردم هەندی بسوڕێمەوە مردم هەندی هەر بێم ئاوا بم هەر بێم ئاوا بم یا رب العالمین بەس ئیجازەم بدە لەو ملیۆن ساڵەی لەو چەند ملیۆن ساڵی هەر هەفتەیەک پشووەک بدەم خی گەورە ئیجازەی نادە لۆ چکو ئەگەر ڕۆژ ڕابوەستی مرۆڤەکان زەرەر دەکەن بەندەکانی خی گەورە دەکەونە زەیقەت و ناڕەحەتی بۆیە ئەی ڕۆژ هەتا ڕۆژی قیامەتە دەبی ئەو لە حرەکە و جوولە دابی مادەم ئینسانەکان لەسەر زەوی دابن هەموو کەون وایە هەموو کەون سبحان الله مسەخەرە لە بۆ ئەو ئینسانەی بەس بەداخەوە زۆر جارن ئەو ئینسانە خوایەکەی لەبیر دەکا و نازانی ئەم کەونە خوای عەزیم لە بۆی مسەخەری کردواتە عیبادەتێکی جوانی تێدا ئەنجام بدە بۆیە ئەو کەونەمان هەر هەموو خۆش دەوێت پێغەمبەری ئازیزمان محەممەد صلى الله عليه وسلم دەیفەرموو هذا جبل أحد أو شاخی أحد يحبنا ونحبه ئەو ئەمەی خۆش دەوێت ئەمەش ئەومان خۆش دەوێت الله ئەکبەر هەموو ئەو شاخ و داخانەتان دیتووە واللهی ئێوەیان خۆش دەوێت ئێمەش خۆشمان دەوێت کەواتە بابای سالیک چاکترین کەسە کە ژینگە پارێزە کە گەڵایەکی داری یەک داری بە بەلاش عدم ناکە و نایبرتەوە و وەسەقەتی ناکە و وەزایعی ناکاتن هیچ ئاوێک پیس ناکە هیچ شاخێک وێران ناکە لەبەر چیتکە خۆشی دەوێت ئەوانە دروستکراوی خوان ئەوانە خوا دروستی کردوون خزمەتی وی پێ دەکەن بۆیە قەت لە خزمەتکارەکانی خۆیدا ئەزیەتیان نادا و ئازاریان نادا و بەڵکو خۆشیانی دەوێت خاڵی سێم لە تەسەوری ئێمە بەرامبەر ئینسانەکان ئەم ئینسانانە هەر هەموو برای من لە ئینسانیەتدا هەموو لەنەوەی ئادەمن کەواتە ئەمە هیچ ڕق و بوغزێکمان بەرامبەر هیچ ئینسانێک نییە ئەی ڕقمان لە چێیە ڕقمان لە عەمەلی خراپە کوفر عملێکی خراپە بێدینی عملێکی خراپە بێ ئەخلاقی عملێکی خراپە ئینی من عملیکم لە قالین ئەمە لە کردەوەکان تا ڕقم هەیە ئەمە ڕقم لە هیچ ئینسانێک نابێتەوە بەس ڕقم لە کردەوەی ئینسانەکان دەبێتەوە کاتێک کە خراپەکاری دەکەن کاتێک کە زوڵم دەکەن کاتێک کە حەقی خەڵک دەخۆن کاتێک کە خەڵک ئەکەن بە کۆیدا کاتێک کە خەڵک مرۆڤ مەردووم ئەزیەت دەدەن کاتێکەوە بەڕاستی فەساد و بێ ئەخلاقی بڵاو دەکەنەوە من ڕق و قینم لەو عەمەلانەیە بەڵام ڕقم لە هیچ ئینسانێک نابێتەوە ڕقم لە هیچ مرۆڤێک نادێت ئەو مرۆڤم بینایی خوایە خوا دروستی کردووە بۆیە هەر کاتێک کە ئەو بینایی خوای گەورە بە ناحەق بکوژرێ سبحان الله کەون و کائینات لەگەڵ دێنە لەرزێت بۆیە لە حەدیثێکدا هاتووە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە گەورەی ئینساندا دەفەرمێ ئەگەر بێت و حەدیثێکە قودسیە دەفەرمێ ئەگەر هەموو ئەهلی ئاسمان لەگەر هەموو ئەهلی زەوی کۆ ببنەوە بۆ یەک کەس بە ناحەق بکوژی خوای گەورە هەر هەمیان دەخاتە جەهەنەمی هەر هەموو ئەهلی ئاسمان و ئەهلی زەوی دەخاتە جەهەنەمی لەبۆرە یەک ئینسانیان بە ناحەق کوشتیە زەبەڕاستی ئینسان لەلای سالیک زۆر گەورەیە ئەو ئینسانەیە کە مامۆستای مەلائیکەتەکانە ئەوەیە هەموو مەلائیکەتەکان سوزدەی تەکریم و ڕێزیان لێگرتووە ئەو ئینسانەیە کە خوای گەورە بۆ خۆی دروستی کردووە و ڕێز و قەدری لێگرتووە و وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم بەڕاستی ئێمە ڕێزمان لە بەنی ئادەم گرتووە بەڕاستی حورمەتی بەنی ئادەممان گرتووە کەواتە بابای سالیک لە هەموو ئینسانەکان ئینسان مرۆڤ دۆسترە لە هەموو خەڵکی مرۆڤ دۆسترە لە هەموو خەڵکی جەرگ و ئێشی ژان دەکات لە بۆ هەر مرۆڤێک کە ئازار دەدرێت ئەگەر کافریش بێ مادەم زوڵمی لێ دەکرێت هەر ئازار دەخوا مادەم تەعەدای لێ دەکرێت ئازار دەخوا چ جای لە موسڵمانێک بکرێت چ جای لە هاو نیشتمانیەک لە هاو خاچێک هاو زبانێک بی کەوا زوڵمی لێ بکرێت زیاتر و زیاتر بە پەرۆشە و جەرگ و ڕوحی ئازار دەخوات کەواتە بەڕاستی بابای سالیک ئەبێ بەم شێوە لە تەسەووری ئیسلامیدا بەم شێوە هەم لە ژیان هەم لە کەون هەم لە ئینسان بڕوانی ئینجا دەتوانی مامەڵەیەکی دروست لەگە دەورا و پشتی خۆی بکە بۆ تەواوکردنی بابەتەکە ئینشاءالله لە دەرسی داهاتوو تەواوی دەکەین ئەویش زانستی علمی عەقیدەیە و فقهی ئیسلامیە پاشان ئەخلاقی ئیسلامیە وصلی الله على محمد وعلى آل محمد